باس لە ڕێکەوتنەکەی نێوان حکوومەتی هەرێم و بەغداد دەکەین بۆ ناردنەدەرەوەی نەوت لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە. دەپرسین ئەم ڕێکەوتنێکی ئیداری و با بڵێن بە شێوەیەکی گشتی یاسایی یاخود ڕێکەوتنێکی سیاسیە، وەک ئەوەی کە سەرۆکی حکوومەت دەڵێت ئەم ڕێکەوتنە لە یاخود لە بەشێک لە بڕگە و مادەکان یا ڕێکەوتنێکی کاتیە، ئایا ئەمە پرسیار لەسەر گرنگی و لێک تێگەیشتنی ڕێکەوتنەکە دروست ناکات لەلایەن حکوومەتی عێراقەوە یاخود دوجار نابێتە جۆرێک لە بیان و گرتن بەم ڕێکەوتنە و جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکە و زەمان چییە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە لەسەر ئەو بڕگە و مادانەی کە ئیمزای لەسەر کراوە. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین کە زۆر بەڕێز دکتۆر تارق جەوهەر کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرتا لەسەر ڕێکەوتنەکە دەست پێ بکەین. ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی با بڵێن بە شێوەیەکی گشتی ئیداریە بووە یاخود ڕێکەوتنێکی سیاسی بووە؟ بەیانی باش، ڕێزوسڵاو بۆ بەڕێستان و بۆ بینەرانی خۆشەویستی کورسات نیوز. لە ڕاستیدا ئەم ڕێکەوتنە دەتوانین ناوی بنێن ڕێکەوتنێکی سیاسی و ڕێکەوتنێکی کارجێڕیشە لە نێوان هەم هەرێم هەم بەغدا مۆرکرا لە قۆناغێکدا کە هەردوو لا پێویستیان بە جۆرێک لەو لێک تێگەیشتن و نزیک بوونەوەی هەیە بوو دوای بڕیارەکانی کە لە دادگای پاریسەوە دەرچوو سەبارەت بەڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی بەندەری جیهانی تورکیەوە. ئەگەر سەیری ئەو ڕێکەوتنە بکەین، ئەم ڕێکەوتنە ڕاستەوخۆ دوای ڕاگەیاندنی بڕیاری دادگاکە دروست نەبوو. ئەگەر بە ویژدانەوە سیر بکەی ئەمە جۆرێک لە پێشینەی هەیە. پێشتر چەندین خول دانوستان لە نێوان هەرێم و بەغدا لەسەر ئەم دۆسیەیە کراوە لە نێوان حکوومەتی ئێستا کابینەی نوێم و کابینەکانی پێشتری هەرێمی کوردستان لەگەڵ سەرجەم حکوومەتەکان لە 2007ەوە دەتوانین بڵێن گفتوگۆکان هەبووە و بەڵام نەگەیشتونەتە جۆرێک لە ڕێکەوتن. بەڵام بەگشتی ئەمەی ئەم جارە دەتوانین ناوی بنین دەرفەتێکی باش بۆ دروستکردنەوەی جۆرێک لە متمانە و نیازپاچی لە نێوان هەرێم و بەغدا بۆ ئەوەی دوجار لەسەر تەواوی پرۆسەکە ڕێک بکەون، چونکە ئەوە ڕێکەوتنیی گشتگیر نییە، ئەمە ڕێکەوتنیی کاتیە تەنیا پەیوەستە بە بابەتی دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو چەند ئەو 100,000 بەرمیل نەوتەی کە لە کەرکووکەوە بەرهەمدێ لەڕێی بۆڕیەکەی کوردستانەوە جارێکی تر بچێتەوە بازارەکانی جیهان، چونکە دەکا 500,000 بەرمیل نەوت ئەمانە بەشێکن لە بودجێ گشتی عێراق کە دیاری کراوە بۆ 3 ساڵی داهاتوودا و بازاری جیهانیش پێویستی بەو وزە و نەوتەی هەرێمی کوردستان و عێراقەیە، بۆیە هەردوو لە هەم هەرێم هەم بەغدا لە وەستانی ناردنەدەرەوەی نەوتەکە زەرەریان کرد بوو، ناچار بوون بە پەلە ئەم جۆرە ڕێکەوتنە کراوە. ئەم جۆرە ڕێکەوتنە ڕێکەوتنێکی ورد و تێر و تەسەل نییە، پێویستی بە وردەکاری هەیە، هێشتا گفتوگۆ لەسەر وردەکاریەکان نەکراوە، بۆیە نە ئەوەندە گەشتبین بین پێ بڵێن ئەوە کۆتایی بە هەموو کێشە و پرسە هەڵپەسێدراوەکانی سێکتەری نەوت و گاز هاتووە، نە ئەوەندە ڕەشببینیش بین بڵێن ئەوە هەموو شتەکانی هەرێمی کوردستان تەسلیم بە بەغدا کراوەتەوە. بەڵام دەتوانین بڵێن دەرفەتێکی باشە، هەنگاوێکی باشە بۆ لێک نزیک بوونەوە، دەرگە دەکاتەوە بۆ ئەوەی باشتر هەرێم و بەغدا لەسەر پرۆسەی یا پرۆژە یاسای نەوت و گازی فیدرالی ڕێک بکەون کە لەبەر ڕۆشنایی مادە دەستوریەکان بە تایبەتی مادەی 112 دەستوری ماف و شایستەکانی هەرێمی کوردستان و ڕۆڵ و ئەرکەکانی لە چوارچێوەی ئەو یاسایی نەوتی فیدرالیدا جێگیر بکرێ کە ئەمە دەبێ کار و خەمی ئێستا و داهاتووی لایەنە کوردستانیەکان بێت، چونکە ئەم دەستکەوتە یا ئەگەر بە دەستکەوت وەسف بکرێ یاخود بە هەنگاوێکی باش وەسف بکرێ ئەمە دەستکەوتی هیچ لایەک نییە، ناکرێ بەتەنیا لایە خۆی بکاتە ساحەبی و لایەکانی تر خۆی لێ بەدەر بکەن، چونکە هێشتا قۆناغێکی قورس لە بەردەم لایەنی هەرێمی کوردستان دانوستکاری کوردستانی ماوە لە بەغدا بۆ ئەوەی بەورتر بستنە ناو تەفاسی تاوەکو سێکتەری نەوت و گاز بە یەکجارێکی چارەسەر بکرێت. بەڵێ دکتۆر، بە بڕوای تۆ ئەو چەند خاڵەی کە لە ڕێکەوتنەکەدا ئیمزای لەسەر کراوە دوجار یاخود زمانی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانە تاکو و ڕێکەوتنێکی ورتر لەسەر نەوت و غاز دەبێت، دەکرێت بڵێ زمانە بۆ جێبەجێکردن یاخود بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت لە شوێنێکا جارێکی دیکە تانی لێ بدرێتەوە و کاری لەسەر نەکرێت، جێبەجێ نەکرێت، ئەمە جارێکی دیکە گرفت بۆ هەرێم دروست بکاتەوە. لە سیاستدا بە هیچ شێوەیەک زەمان نییە و گەرنتی نییە لە هەر ڕێکەوتنێک کە واژۆ دەکرێت و مۆر دەکرێت، گەرنتی نییە کە لە وەکو خۆی جێبەجێ بکرێت
پراکتیکدا ئەمە گەلێک نمونەمان هەیە چ لە نێوان خۆی لایەنە سیاسەکانی پێکێنەری حکوومەت لە هەرێمی کوردستان چ لە نێوان پێکەنەرانی حکوومەتی فیدرالی لە بەغدا لە ئێستا و خولەکانی پێشوودا چ لە نێوان کورد و حکوومەتی عێراقی لە مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە ڕێکەوتنەکان کراون ڕەشنووسەکان ئامادە کراون ڕاگەیاندنی سەرەتایش کراوە بەڵام دوجار قۆناغی لێکدابڕان و پاشەکشە لە نێوان هەردوو لادا دروست بووە ئەمەش بە دوور نییە لەو حاڵەتەدا بەڵام وەکو باسم کرد قۆناغی ئێستا جۆرێک جیاوازی گەرنتی ئەوەیە کە عێراق بۆ تێپەڕاندنی بودجەکەی خۆی بەپەلە بوو پێویستی بەو لێک تێگەیشتنە لەگەڵ هەرێم هەبوو و هەرێمیش بە هەمان شێوە ڕاگررتنی هەناردەکردنی نەوتەکەی کێشەی بۆ دروست دەبوو لە خەرجکردن و دابینکردنی موچەی فەرمانبەران و هەروەها دابینکردنی کارەبا لە ڕێی وێزگەکانی بەرهمێنان کە پشت بە نەوت و گازی هەرێمی کوردستان دەبەستێ ئەمانە وای کرد کە هەردووچیان پێویستیان بە یەکتری هەبی لەم قۆناغەدا ئەم قۆناغە تێپەڕێنن بەڕێز سوودانی پێویستی بەوە هەیە کێشەکەی لەگەڵ هەرێمی کوردستان لەم قۆناغەدا بەو ڕێکەوتنە و لێک تێگەیشتنە کاتیە تێپەڕێنن تاوەکو بودجە لە پەرلەمانی عێراقیدا بەبێ کێشە تێپەڕێ و بتوانێ کارەکانی خۆی لەبەر ڕۆشنایی ئەو بودجەیە کە پەرلەمان پەسەندی دەکات جێبەجێ بکە بەڵام بەگشتی ڕێکەوتنەکە ئەگەر هات و نیەت پاچەکە بەردەوام بوو لەسەری لە نێوان هەرێم و بەغدا من پێم وایە دەبێتە سەرەتایەکی باش بۆ ئەوەی بتوانن بەلێک تێگەیشتن چونکە هەرێم و بەغدا لە قۆناغەکانی دوای 2010 هەردووچیان بە جۆرێک لە ڕقی و بە جۆرێک لە گرژی مامەڵیان لەگەڵ سێکتەری نەوت و گاز کردووە بەغدا هەمیشە داوای دەکرد کە پێویستە سێکتەری نەوت و گاز هەمووی لە دەسەڵاتی حکوومەتی فیدرالیدا بێ کە ئەمەش پێچەوانە بوو لەگەڵ ناوەڕۆک و ڕۆحی مادە دەستوریەکەی 112 کە لە هەردوو بڕگەی یەکەم و دووەم یا ئەلف و با داهاتووە کە ئەو بەڵێ بۆیە هەروە هەرێمی کوردستانیش کە پشتی بەو مادەیە دەبەست و دەیوت من خۆم دەتوانم بیفرۆشم ئەویش هەڵە بوو کەواتە هەڵەکە لەلایەک نەبوو هەڵەکە لە خراپ تێگەیشتن و لێکدانەوەی مادە دەستوریەکە بوو ئێستا من پێم وایە هەردووچیان بە هاوکاری و هەماهەنگی ڕەنگە لایەنی دەرەکی بەتایبەتی مەسلەی ئەمریکا و ئەوروپا لە گوشار خستنە سەر هەرێم و گوشار خستنە سەر بەغدا بە دوور نین لەوەی کە ئەوایان کردووە دەرەنجامی ڕێکەوتنی پاریسیش هەردوو لایەن لێک نزیک کردوتەوە چونکە پێش ئەوەی ڕێکەوتنی بڕیاری دادگای پاریس ڕابگەیەندرێ من پێم وایە جۆرێک لە لێک تێگەیشتن و لێک حاڵی بوون لە نێوان هەرێم و بەغدا دروست بوو لەسەر مەسلەی هەناردەکردنی 500,000 بەرمیل نەوتەکە و درێژیرکردنی لە بودجێ عێراقیدا بۆیە کارەکەیان بۆ ئاسان بوو لە چەند ڕۆژی ڕابردوودا گەیشتنە جۆرێک لەم ڕێکەوتنە کاتیە بەڵام ئەمە کۆتایی شتەکان نییە دۆسیەکە هێشتا لە بەردەم هەڕەشە و مەترسیدایە بە دووری نابینم گوشار بخرێتە سەر حکوومەتەکەی بەڕێز سوودانی لەلایەن هێز و لایەنە سیاسی عێراقیەکان تەنانەت دەستێوەردانی نێودەوڵەتی و دەرێکیش ئەگەر لەسەر پرۆسەکەدا هەبوو بۆیە گرنگە هەولێر و بەغدا هەرێم و حکوومەتی فیدرالی کار بکەن بە شێوەیەکی باش ئەم ڕێکەوتنە وەکو چۆن ڕێکەوتون پابند بن و جێبەجێ بکرێت بۆ ئەوەی دڵنیایی و نیازپاچەکان و جۆرێک لە جێڕانەوەی متمانە لە نێوان هەردوو لا دروست بکە و دەرکە بکاتەوە بۆ ئەوەی یاسایەکی باشی فیدرالی لەسەر بنەمای دەستوری عێراقی بۆ نەوت و گاز دەربچێ و ئەم کێشەیە و ئەم دۆسیەیە کۆتایی بێ و هەرێمی کوردستان چیتر لە دڵڕاکێدا نەژێ و فەرمانبەرانی چاوەڕێی موچە و مژدەی سەرفکردنی موچە دوای مانجێک لە وادەی خۆیدا نەبن و ئەمانە بەڕاستی پێویستە هەرێم بەجددیتر کاری لەسەر بکە و چیتر هەرێمی کوردستان دەستەوەستان نەبێت دوای 10 ساڵ هێشتا بودجە نێنێدراوە بۆ پەرلەمانی کوردستان بە بیانووی ئەوەی لەگەڵ بەغدا کێشە هەیە من پێم وایە ئەمانە هەمووی پرسێکن کە لێرە بەدواوە دەبێت کۆتاییان پێبێ و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەو التیزاماتانەی خۆی بەرامبەر فەرمانبەران پاشەکەوتی موچە دەبێت کار لەسەر ئەوە بکات دوای ئەو ڕێکەوتنە لەگەڵ بەغدا هەوڵ بدرێ بەرنامەیەک دابنێ بۆ جێڕانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران کە ئەمە شایستەیەکی یاسایی و قانونی خەڵکی و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە ئەوان زەرمەندی یەکەم بوون لەو کێشە و ناکۆچانەی لە نێوان حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێمدا هەبووە. دکتۆر کەواتە بەڕێستان وەکو چاودێرێکی سیاسی وەکو شارەزایەکی مەجالەکە بە بڕوای بەڕێستان ئەو بەرچاوڕوونیە هەیە لای حکوومەتی هەرێمی کوردستان کە بەم شێوەیە مامەڵە بەم ڕێکەوتنەوە بکات لەبەرەوەی ئەمە دەرفەتێک بێ بیخۆزێتەوە بۆ ئەوەی کە هەنگاوی باشتر هەبێت بۆ دواتر بۆ لێک تێگەیشتن و ئیمزاکردنی ڕێکەوتنەکە بە شێوەیەکی کۆنکرێتی؟ وەکو بیستمان لای بەرپرسانی هەرێمی کوردستان لە بەغدا لە کاتی ڕێکەوتنەکە هەم بەغدا هەم هەرێم
تاکیدیان لەسەر خاڵێک کردەوە کە ئەمە دەبێتە سەرەتایەک بۆ ئەوەی لێک تێگەیشتنی زیاتر لە سێکتەرەکانی تریش ئەگەر سێکتەری نەوتێک لای کرایەوە بە شێوەیە کاردوورا لەسەری ڕازی بوون من پێم وایە دەرگە دەکاتەوە بۆ مەسلەی هێزی پێشمەرگە شایستەکانی هێزی پێشمەرگە سەرفکردنی موچە و دەرماڵی پێشمەرگە و پرچەکردنی لەلایەن سوپای عێراقیەوە وەکو بەشێک لە منزومەی سوپای عێراقیدا هەژماری بۆ بکرێت ئەمانە بابەتی گرنگن و هەروە لە خاڵێکی تر گرنگ ئەگەر ئەو ڕێکەوتنەوەکو خۆی جێبەجێ بکرێ من پێم وایە هەرێمی کوردستان لە ژێربارێکی قورس دێتە دەرەوە لەگەڵ ئەو ڕێکەوتن و پابەندە 50 ساڵیە کە لەگەڵ تورکیا هەیبوو و ئەمە جارێکی تر لەلایەنی عێراقیەوە بەهۆی حکوومەتی فیدرالیەوە دەتوانن بەو ڕێکەوتنانەدا بستنەوە و کۆتایی بەم بارە قورسە بێنن کە هەرێم کەوتو بووە بەردەم ئیلتیزامێک لە بەرامبەر تورکیا و کۆمپانیاکانی کە گرێبەستیان لەگەڵ هەرێمەیە شێوازی گرێبەستەکانی هەرێم لەگەڵ بەغدا جیاوازە بۆیە هەریەکێک لەو خاڵانەی کە بەغدا و هەرێم لەسەری ڕێکەوتن دوێنێ ئەوەیە کە هەرێمی کوردستان پێویستی بە یارمەتیدان هەیە لەلایەن شارەزایانی وەزارەتی نەوتی عێراقی بۆ پێداچوونەوە بەو گرێبەستانەی کە لەگەڵ چوار کۆمپانیای گەورەی ئەو بوارەدا هەرێم مۆری کردووە پێشتر و جۆرێک لە پابەندی یاسایی بەسەر هەرێم سەپێنراوە بۆیە گرنگە هەروەها مەسلەی نرخی نەوت هەرێمی کوردستان $10 هەرزانتر لە عێراق دەیفرۆشت و هەناردەکردنی نەوتەکەی لەڕێ ئەو بۆڕیەی خۆیەوە کە سعرەکەشی گرانتر بوو لە هەناردەکردنی نەوتی عێراقی ئەمانە هەمووی وەدەکە جۆرێک لە داهات بۆ خەڵکی عێراق بەگشتی و بۆ هەرێمی کوردستانیش بگەڕێتەوە خاڵێکی تر مەسلەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا داوایەکی سەرەتایی دەستپێکردنی هەناردەکردنی نەوت بوو کە لە ساڵی 2009 لە ساڵی 2009 لە 1/6/2009 کە فەخامەتی سەرۆکی کۆچکرد و مامجەلار لە هەولێر لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان ئەوسا بڕیاری هەناردەکردنی نەوتیاندا و لە وتارە مێژوویەکەی لەوێ ڕاشکاوانە باز لەوە دەکات دەرێ ئێمە ئەوە نەوتی هەرێمی کوردستان دەنێرین دەرەوە و بەشدار دەبین لە دەوڵەمەندکردنی بودجەی گشتی عێراق و ئەم دەنگۆیانەش ڕەت دەکەینەوە کە خەڵک هەرێمی کوردستان و کوردیان بەوە تاوانبار دەکرد کە کورد ئینفیساڵینەوە و جیاخوازینەوە و نایانەوە خێروبێر بۆ عێراق بێ ئێوەستا نەوتەکەی هەرێمی کوردستانی ژێتە ناو نەوتی عێراق و داهاتەکەی بە یەکسانی بۆ هەموو گەلانی عێراقدا بەش دەکرێت ئەمە سیاسەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە چوە ژێربارەکە بەڵام دوجار ئەمە لە ڕێڕێوی خۆی لادرا و ئێستا قۆناغێکی تازە هاتۆتە پێشەوە بۆەوەی هەرێمی کوردستان و بەغدا بگەڕێنەوە سەر ئەو تێڕوانینە ڕاست و دروستە دەستوریەی کە جەنابی مامجەلال کاتی خۆی لە وتاری کردنەوە و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستاندا بۆ هەموو لایەکی ڕاگەیاندبوو. بەڵێ دکتۆر دیارە لەگەڵەوەی کە بابلین ڕێکەوتنەکە ئێستا ڕێکەوتنێکی کۆنکرێتی نیە بەڵام تا ئێستا ڕوون نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن خەرجی دێرەنانی کۆمپانیەکانی نەوت دەدات کە پێشووتر لە سەدا 58 بابلین داهاتی نەوتەکە بۆ کۆمپانیەکان بوو ئەگەر بێت و ئەمە هەر بەم شێوەیە بەردەوام بێ دەکرێت بڵێ خۆشگوزەرانیەکی باش بوشانەوەی بازاری باش لە هەرێمی کوردستان ڕوودەدات یاخود گۆڕانکاریەکەی ئەو تۆ نابێت. لە ڕاستیدا ئەگەر ڕێکەوتنەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ و ئەگەر ڕنگدانەوەی هەبێ لەسەر مەسلەی پشتی هەرێم لە بودجەی گشتی فیدرالیدا کە وەکو ڕەشنووسەکە ئێستا نێدرا و گفتوگوی لەسەر دەکرێت لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیدا من پێم وایە ئەگەر کورد توانی پابەندی خۆی بسەرمێنێ و بەغداش پابەند بێ بەو ڕێکەوتنە و یاسایەکی باشیش دەربچێت بۆ نەوت و گازی عێراقی من پێم وایە ئەو کاتی هەرێم زۆریشی زیاتر قازانجە لەوەی کە ئێستا کە خۆی بەتەنیا نەوت دەفرۆشێ هەرێم ئێستا لە باشترین تاقەی لە 400,000 بەرمیل زیاتر ناتوانێت ئینتاج بکە و بەرهەم بێنێ بەڵام بەو ڕێکەوتنە هەرێم بە 400,000 دەبێتە شەریک لە نزیکەی 6 ملیۆن بەرمیل ڕۆژانە کە عێراق هەناردەی دەکا واتە ئێمە بە 400,000 دەبینە شەریک لە 6 ملیۆن کەواتە کە داهاتەکەی بودجەی گشتی عێراقیش ئەوەی کە ئێستا قسەی لەسەر دەکرێت ڕاستە 12.67 بۆ هەرێم دیاری کراوە کە ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە ئەمەش جارێکی دیکە دەبێت نوێنەرانی کورد دوای ئەو ڕێکەوتنە کار لەسەرەوە بکەن ئەو ڕێژەیە بەلای کەمی بەرز بکرێتەوە بۆ 14% وەکو چۆن لە ئامارەکانی وەزارەتی پلاندانان و وەزارەتی بازرگانی عێراقیدا هاتووە کە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان 14% پێک دێنی تا ئەو کاتەی سەرژمێرێکی گشتی دەکرێت بۆیە ئەگەر ئەو ڕێکەوتنەوە خۆی جێبەجێ بکرێ هەرێمی کوردستان مانگانە زیاتر لە
تریلیۆنێک و 300 ملیار زیاتر دەستکەوتی دەبێت لە حکوومەتی فدرالی پشتی خۆی وەردەگرێ. ئەمەش کافیە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بتوانێت موچەی فەرمانبەرانی لە وادەی خۆیدا دابین بکە و هەروەها بەشێکیش لە پارەکەی دەمێنێتەوە بۆ پرۆژەکانی خزمەتگوزاری کە وەستاون یاخوەک پێویست لە شارەکان جێبەجێ ناکرێ و ئەمە وا دەکات دەرفەتی کاری زیاتر بۆ کۆمپانیەکان بۆ دەستی کار لە هەرێمی کوردستاندا بڕەخسێنێ و هەروەها بە شەرعیکردنی جۆرێک لە سیاسەتی هەناردەکردن و بە بازارکردنی نەوتی هەرێمی کوردستانە بە هاوبەشی و شەراکەت لەگەڵ حکوومەتی فیدرالیدا کە پێشتر ئێمە بەهۆی ئەوەی بە تەنیا دەمان کرد بە نرخێکی ئەرزانتر دەمان فرۆشت و ئەمەش لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دەنەبوو زەرەرمان لێ دەکرد. بەڵێ دکتۆر پرسیارێکی دیکە لێرە دێتە ئاراوەکە لە ڕێکەوتنەکەدا پاس لە ناردنی 400,000 بەرمیل نەوت دەکرێت ڕۆژانە لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت ڕۆژانە 400,000 بەرمیل ڕەوانە بکات یاخود لە کاتێکدا توانای کەمتری بەرهەمهێنانی هەبوو ئەم گرفتە چۆن چارەسەر دەکرێت؟ ئێمە دەبی بگەڕینەوە بۆ مادەی 112 وەکو باسمان کرد ئەم ڕێکەوتنە تەنیا ڕێکەوتنێکە بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتە ئەو میکانیزمێکی کاتیە بۆیەش ناویان لێ ناوە کاتی دەبەرەوەی تەنیا ئالیەت و میکانیزمی هەناردەکردنەوە و دەستپێکردنەوەی نەوتە کە تورکیا ڕایگرتووە لەسەر داوای حکوومەتی فیدرالی و دەرکەوت هەردوولا زەرەریانە بەڵام وردەکاریەکان زۆری ماوە بەڕاستی وەکو دەڵێن شەیتان لە نێو وردەکاریەکاندایە بۆیە مەترسیەکە لەوەیە کە لە نێو وردەکاریەکاندا ڕەنگە بۆچوونی جیاواز ڕەنگە ئاستەنجی تازە بێتە پێشەوە تێڕوانی جیاواز لەسەر تەفسیری مادەی 112 لە هەردوو خاڵەکەیدا بێتە پێشەوە بەڵام بەگشتی ئەوەی من تێبگەم هەرێم و بەغداد جۆرێک لە نیەت پاچیان هەیە بۆ ئەوەی لێرە بەدواوە سێکتەری نەوت و گاز بە هاوبەشی ئیدارە بدرێ ئەگەر حکوومەتی سوودانی بتوانی لە ژێر گوشاری فراکسیۆنەکان و لایەنە عێراقیەکانی شیعەوە بێتە دەرەوە و بتوانێت وەکو حکوومەتێک مامەڵە بکە لەگەڵ هەرێمی کوردستان من پێم وایە دەگەنە زۆرێک لە ڕێکەوتن چونکە تێڕوانینەکانی بەڕێز سوودانی لە کۆربەندەکەی کە لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی ڕێکخرا لە چوارچێوەی قسەکانیدا تەکیدی لەسەر خاڵێکی گرنگ کردەوە کە ئەوە بۆ هەرێم خاڵێکی باش و دڵخۆشکەرە ئەویشەوە بوو گوتی لە عێراقدا تا ئێستاش پشت بە هەندێک یاسا دەبەسترێ ئەمانە یاسای دەوڵەتی ناوەندین و مرکزین کە ئێستا سەردەمی قانونی مرکزی بەسەر چووە ئەمە جۆرێکە لە پەیام بۆ دڵنیاکردنەوەی هەرێم لە مەسلەی نەوت و گازدا لە کۆمەڵێک مەسلەی تر کە پەیوەندی بە دەستوری عێراقی پێویستە یاساکان ڕەچاوی سیستەم و چەمچی فیدرالی و دەسەڵاتە فیدرالیەکان بکە بۆیە بە دووری نابینیم لە مەسلەی یاسای نەوت و گازدا ئەو لایەنە لەلایەنی حکوومەتی سوودانیەوە لە بەرچاو بگیرێ بەڵام ئایا دەتوانێت لە پەرلەماندا لە چوارچێوەی ئەو هاوپەیمانیی ئیدارەی دەوڵەت کە کورد و شیعە و سونە بەشداریان تێدا کردیە بتوانن بە یەک پاکێج ئەم یاسایە تێپەڕێن و مەسلە تەکنیکیەکان مەسلەی دەرهێنان مەسلەی بە بازارکردن لە نەوت لە نێوان هەرێم و بەغدا بکەن بە شەراکەت وەکو چۆن لە مادەی 112 دەستورداهاتوە ئەمە ماوەتەوە بۆ ڕۆژگاری داهاتوومان کە پێویستە دوای پەسەندکردنی بودجێ عێراقیدا دەکەوینی نێو قۆناغێکی تازە من پێم وایە ئەو قۆناغش لە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا ئاسان نابێت بۆیە گرنگە کورد ناو ماڵی خۆی ڕێک بخاتەوە بە تایبەتی حکوومەتی هەرێم حکوومەتی لایەنێک نەبێ حکوومەتی هەموو لایەنەکان بێ کە خەباتیان کردووە کە قوربانیان داوە کە بەشداریان کردووە لە جێبەجێکردنی بەرنامەکەی و پێویستیشە ئەو مەسلەیە بەیەکگرتووی کورد بچێ لە بەغدا لەسەر مەسلەی نەوت و گاز لە بەغدا گفتوگۆ بکە و بێتە بەشێک شەریکی هاوبەش لە حکوومەتی فیدرالیدا و بەیەکەوە ئیدارەی ئەو دۆسیە بکەن تەنیا چکە ئەگەر کورد بە تەنیا لایەنێکی کوردی بچێ گفتوگۆکانی بەردەوام بێ لە بەغدا من پێم وایە ئەو کاتی بەلاوازی لەسەر مێسی گفتوگۆکە دەردەکەوێت و ئەو کاتی کورد ناتوانێت وەکو چۆن لە مادەی 112دا لە هەردوو برگەکە مافی بە هەرێمداوە بەشدار بێ لە ڕسمی سیاسی نەوتی لە دەرهێنان و لە شەراکەت و ئیدارەدان لەگەڵ حکوومەتی فیدرالیدا ناتوانێت ئەو بابەتانە لە یاسای نەوت و گازی فیدرالیدا جێگیر بکات. بەڵێ دکتۆر زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر تارق جەوهەر چاودێری سیاسی کە بەڕێستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەسەرم پرسە لەگەڵمان بوون.